مافی دیموکراتی خۆی ئیسیفادە دەکات هەڵمەتی هەڵبژاردن کۆتایی هات ئەمڕۆ ڕۆژی دەنگدانە لە دوو ڕۆژ دوای دەنگدانیش ئەو دەبیێت لاەنە سیاسەکان بە کۆدانیشن جاریشتر بیرەوە بکەنەوە کە لە 4 ساڵی داهاتوو لە عێراق چی بۆ هەرێمی کوردستان بەدەست دێ و ئێمە لە ڕابردوو لەو بارودۆخی کە هەبووە زەرمان کردووە لە پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق زەرمان کردووە لە تەشخیصی هەڕەشەکانی لەسەرمانە جاروێ زەرمان کردو خۆ ئامادەسازیمان نەبووە بەڵام هەموو جارە بە هیمەتی پێشمەرگە و بە خوێنمان داوە بۆی هەرێمی کوردستان بپارێزین نە تەنها هەرێمی کوردستان بەڵکو هەموو ناوچانی نزیکی هەرێمی کوردستان ئەوانەش بپارێزین هیوادارین کە ئێمە لەسەر ئاستی ئاوادانکردنەوە لەسەر ئاستی چارەسەرکردنی کێشەی موچە و دابینکردنی پێویستیەکانی هەرێم و لەسەر ئاستی ئاوادانکردنەوەی کوردستان زیاتر و جێڕانەوەی خەڵک بۆ سەر زێد و باپیرانەوەی هێشتا لە نەگەڕاوەتەوە زائیدەن پرۆژەی هەلی کار زیاد بکە بۆ مکافحکردنی بێ ئیشی لە هەرێمی کوردستان چونکە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی گەنجی بێ ئیشمان هەیە بەداخەوە ئەگە بمانوێ بە تەواوی ڕێبگرین لەو لە ڕۆشتنی گەنجان بۆ دەرەوە دەبی فەزایەکی گەنجانە ئامادە بکەین هەم فرسەتی کار هەم فرسەتی خوێندن و لە هەمان کاتیشدا ژیانێک لە هەرێمی کوردستان کە دووربی لەم ڕەش و تاریکی و نائارامی کە هەیە ژیانێک کە خەڵک ئەگەر ئێمە و پێشی ئێمەش نەوەکانی ڕابردوو زۆر خێر و خۆشیان لە ژیانی خۆیان نەبینی بانەوەکانمان لە ژیانی خۆیان خێر و بین وە گەنجەکانمان بە پێی ژیانی سەردەم بژین. بەڵێ کاسادی من ڕەنجە زەمان لە تۆڕ میدیای ڕوودا و پێدووە ئەم هەڵبژاردنە دۆخی سیاسی و نەخشەی سیاسی لە عێراق بگۆڕێ و پرسیاری دووەمیش پێویستە کورد چی بکە بۆ ئەوەی کە فراکسیۆنی کوردستانی لە بەغدا دروست بکرێتەوە بە یەک تیم بچنەوە بەغدا ئێوە کوێتێکی دەست پێشخەریتان دەبێت؟ بە دڵنیاییەوە ئێمە لە ڕابردوو دەست پێشخەریمان بۆ ئێستاش دەست پێشخەریمان دەبێت لەوەی کە تیمی کوردی بە یۆک و یەک تیم لە بەغدا لەسەر مافە ڕەواکان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان تێبکۆشین. ئێمە لە ئەو گفتوگۆ و مناقەشاتەی کەلنەوە خۆمان و چارەسەرکردنی جیاوازیەکانی ناو خۆمان حەقە لە ڕێگای دیالۆگێکی بنیادنەر ئەو جیاوازیانە یەکلایی بکەینەوە بەڵام لە بەردەم پەرلەمان و لە ناو پەرلەمان یەک هەڵوێستی بەو شێوەیە کە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دابین بکە. هەرێمی کوردستان ئاماژە بۆ کردکە دوای دەرکردنی ئەنجامەکان هەمولانە سیاسەکان خۆ دەکەنەوە بۆ ئەوەی وتم هەڵمەتی هەڵبژاردن کۆتاییە دەڕۆ ئێوارە هەڵبژاردن کۆتایی دێ لە پاش دەرکەوتنی نەتیجە لایەنە سیاسەکان بەیەکەوە دابنیشن بۆ ئەوی بەرنامەیەک دانن چۆن گفتوگۆ لەگەڵ عێراق بکەن و ئەوانەی کە پێویستمانە چیە لەگەڵ لایەنە عێراقیەکان لایەنە سیاسیەکانی تری عێراق مناقەشە بکەین. سعدینە بەزغەشادم لە بەسکە نیوز کارقوبات تاالبانی کە دەنجدا گوتی بۆ سەر پرسیاری دیکراکە بۆ سەر کۆماری یەکێتی هەوڵدا ئەو کچ بەدەست بێنێتی باڵ بەڵێ خۆی بووە بە عرف لە عێراق سەرۆکایەتیەکان پەرلەمان بۆ سونەیە ئەنجومەنی وەزیران بۆ شیعەیە سەرۆک کۆمار بۆ کوردە وەجارێک کە سەرۆک کۆمار بۆ کورد دەبێ و کوردەکان بێکۆ دابنیشن ئێمە لەناو کورد تا ئێستا بۆ یەکێتی و سەبەبێک نابینم بۆ بە یەکێتی نەبێ. بەڵێ کاک سعدی ئەگەر دووبارەوە پرسیارە بکەمەوە پەیامت چێ بۆ کۆمیسیۆنی باڵا بەڕێزت کە نمونە بەداخەوە ئەوەی کە ئێستا ناخوێنێتەوە ئەوە لە شنگال عینی بەزم هەیە لە شنگال ناخوێنێت زۆری جیهازەکان کار ناکەن لە بازنەی چوار کە دەکات زەمار و تەلعفەر و عیازیە لەوێش بازنە ناخوێنەوە لە زۆر جێگایەتی ناخوێنێتەوە ئەم پێم وایە ڕاستە ئێمە هەوڵی ئەوە دەدەین کە هەڵبژاردنێکی نەزیه بکەین و ئەسن هەڵبژاردننی پێشوەخت بەوە بۆ هەڵبژاردنێکی نەزیوی بەڵام ئەو جارە ناڵێن لایەنە سیاسیەکان سەبەبن دەڵێن جیهازەکان سەبەبن نەخێر ئەوەی سیستەمەکە سەبەبە نەخێر سیستەمی کێش بینی بدێ دەستکردەوەی تێکیێدا بەشداری کارایی ناوچە دابڕێنراوەکان چەند گریکە لە هەڵبژاردن زۆر گرنگە ناوچە دابڕاوەکان لەو فترەی ڕابردوو حالەتێکیانەوە حالەتی نیو عەسکەری
حالەتێک کە پێشمەرگە بە حکمی ناکۆچیەکانی نێوان بەغدا و هەرێم کشایەوە و ئەو کشانەوە بۆ مەدانێک کە بەعزە سیاساتی تائفی هەندێک سیاساتی بە بیر و عەقلێتی کۆن لەگەڵ کورد تەعاملیان کردووە ئەو فترەیە دەبی پێشمەرگە بگەڕێتەوە هەموو ئەو جێگانێک کە پێشمەرگەی لێوە بەلایکی بگەڕێتەوە جێگانی کە پێشمەرگە ڕزگاری کردو لە داعش. زۆر سپاس کاک سعدی.